خی گەورە فڵتان لێبێت وەرەزان لە بەرنامە ئەمڕۆ ئەم شەویز لەسەر لێکەوتەکانی لێکتێگەشتی نێوان ئێران و ئەمریکا سەر دەکەین قسە لەسەرەوە دەکەین ئەم لێکتێگەشتە چی لە خۆی دەگرێت و بۆچی ئەمریکا ڕازی بوو و ئێرانیش ڕازی بوو بەم لێکتێگەشتنە کە بۆ ماوەی 6 ڕۆژ دواتر قسە لەسەر ڕێکەوتنی کۆتایی دەکرێت لێکەوتەکانی ئەم جەنگە یاخود بڵێ ئەم لێتێگەشتنە لەسەر سیستەمی جیهانی و دواتر هەم هەژمونی ئەمریکا و هەم هەژمونی ئێران دوای ئەم جەنگ و ئەم لێکتێگەشتن و ڕێکەوتانە چی بەسەردێ و ئێستا باز لە ئیسرائیل دەکرێت ئیسرائیل توانەیەوە هەیە کەم ڕێکەوتنە تێک بدات و دەتوانێت لە کۆنتترۆڵی ئەمریکا و ترامپ دەربچی هەروە قسە لەسەر لێکەوتەیەم لێکتێگەشتن دەکەن لەسەر ناوچەکە و لەسەر ئاسایشی وزەی جیهانی لەسەر هورموز ئەم پرسانە لەگەڵ بەڕێز هەتوان عومەر لێکۆڕەر لە ئاسایشی نێودوڵەتی قسە لەسەر دەکەین کاکەتوان بەخێر بە سوپاسی ئامادەبوون دەکەین سوپاس دەکەین ئەگە سەرتا سەرنجی وەرز بزانام لەسەر ئەو لێکتێگەشتنەی کە کرا دوای زیاتر لە 2 مانگ لە ئاگر بەست ئەو لێکتێگەشتنەی کە واژۆ کراوە بۆ ئەمریکا پێی رازی بوو بۆ ئێران پێی رازی بوو چۆن لە لێکتێگەشتنەکەش دەڕوانی یاخود خاڵە سەرەکیەکانی چی لە خۆ دەگرێت؟ بەڵێ سەرەتا سپاس بۆ جەنابتان و بۆ سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام طبعی لە دوای 39 ڕۆژ جەنگکردن و هەر لە سەرەتاوە کە ئەگربەستی بیدایی ڕاگەیەنرا لە وەکو نێوەنجیرێک دەوڵەتی سێم وەکو پاکستان دیاری کرا ئەبوایە سەری بکێشایە بۆ لێکتێگەشتن نامەیەک تەوانێ ئێمە قۆناغێکمان هەیە دوو دەوڵەت کە لە قۆناغی جەنگ خۆیان ئەگوازنەوە بۆ قۆناغی ئاشتی لە سەرەتایە وەستاندنی ئاگرە دووەمینیان لێکتێگەشتن نامەیە سێمینیان پرۆسەی دانوستان بۆ ڕێکەوتنێکی گشتگیر یا ڕێکەوتنێکی هەمەلایەنە پرۆسەیەکی درێژمەودای ئەمە بیرمان نەچێ هێرانیەکان لە کۆتایی ساڵی 2001ەوە لە سەردەمی محەممەدی خاتەمی کە ئەو کات سەرۆ کۆمار بوو دانوستانەکانیان بە بەردەوامی لە چەند وێزگەیە چێ بەجیا لەگەڵ ئەوروپیەکان چێ بەجیا لەگەڵ ئەمریکیەکانەوە لە چەند محەتەی جیاوازە نزیک بە 3 حکومەت گۆڕانکاری بەسەرها دانستانەکان بەردەوام بوون تا ساڵی 2015 گەشتنە قۆناغێکی کۆتایی و ڕێکەوتنیان ئەنجامدا بەنسبەت ئەوەی کە لە ڕێکەوتنامەی ساڵی 2015 هاتوۆتە دەرەوە یەکلایەنە خۆی هاتوۆتە دەرەوانی دۆناڵد ترامپ خۆی بووە بەڵام ئەوەی کە ئێستا فاکتەرە کە پاڵی بە دەوڵەتی ئەمریکاوە ناوە کە ئەم بەرەو ئەم لێکتێگەشتن نامەیە بڕوان کۆمەڵی هۆکارە و پێشتریش بەشێکیمان لێرە باس کردو بەڵام لەبەر گرنگی دۆخەکە ڕەنگە پێویست کا دووبارە باسییان بکەینەوە یەکێک لەوانە ئێمە بیرمان نەچێت لە سەروبەنگی جەنگە ئەمریکا فشارێکی لە هاوپەیمانەکانی خۆی کرد بە تایبەتی یابان و وڵاتانی G7 کە ئەو یەدەگەنەوتای استراتیژیەی کە هەیەە ئازادی بکەم بخرێتە بازارەوە بۆی بتوانێت تا ڕادێکی زۆر کۆنتترۆلی بازاری وزەی پێ بکە هەموو راپۆرتەکان باز لەواکەن کە ئەو ڕێژە یەدەگە استراتیژیەی وزە کە خراوەتە بازارەوە ڕۆ کۆتایی هاتنە ڕوا واگەر بێت و لە مانگی داهاتوە ڕێکەوتنێکی ڕێکەوتنێک کە سەر نەکێشێ بۆکردنەوەی گەروی هورمز یا تا ڕادەیەک ئاساییکردنەوەی گەروی هورمز تێپەڕینی وزە بە گەروەکەدا ئەو کاتە احتیمالی هەڵکێشانی نرخی نەوت هەیە بۆ سەر $150 کامەلە هیچ کاتێکە ئابووری وڵاتان توانای بەرگەگرتنیانەوە بە تایبەتی ئەمریکا ناتوانێت بەرگەی بگرێت چونکە پێشتریش باسمان کردووە کە بنزینی $4 بۆ ئەمریکا هێڵی سوورە و نرخی بنزین تا سەر $4 لە ئەمریکایە ڕۆشت بۆیە ئێستا ئەمریکا لە ڕووی کۆنتترۆلکردنی ئاسایشی وزەوانەیە پێویستی بەوە بووە کە لێکتێگەشتنیە بکرێت تا ڕادێ دۆخەکە ئاسایی بێتوانێت ئەمە یەکی دووەمیان ئەمریکا زۆر لەو دۆخە ئەترسێت کە وڵاتان بە هۆکاری ئەم ململانەیە بە نەرمی لە دەرەوەی ئیرادەی ئەمریکا لە دەرەوەی توانای کابینەکەی دۆناڵد ترامپ بە نەرمی خۆیان یەک بە یەک دانوستان بکەن لەگەڵ ئێرانەوە لەگەڵ سوپای پازارانەوە بەشێک لە مەردەستی پێکردبووی بیرمان نەچێت لە کاتی جەنگەکەدا کاتێکە بەحرین بڕیارنامەیەکی بردبووە ئەنجومەنی یاساییش تا بڕیار دەربچێت دژی ئێران ئەوە بوو فەڕەنسا ڤیتۆی کرد لە بەرامبەر تێپەڕینی چەند کەشتیەکی کودی کیمیاییەوەی کە پێوترێ پێین بۆ ئەمریکا لەوە ئەترسێت کارتی گەروی هورمز ئێرانیەکان بە جۆرێک ئیداری بن کە یەک بە یەک دۆستەکانی ئەمریکایان ئەو وڵاتانی کە لە سیاقێک ئەتوانی ناویان بنین کە بۆ دوا بڕیاری کۆتایی لە ئەمریکا وەرەگەن یەک بە یەک خۆیان بەناڕاستەوخۆ دەست بە دانوستانێک بکەن لە ئێران و ئەو پرۆتۆکۆلانەی کە ئەمریکا ئێران ئەفونکە دای ئەنێ بۆ تێپەڕبوونی کەشتەکان جێبەجێ بکەن و بەتای بە شێوازێکی گشتی جەبهەی ئەمریکی
بە تەنها خۆی بمێنێتەوە بەشێکی گەورەش باز لە ئەوواکە تەنایی ئەمریکا لەم جەنگەیە ئەو تەنایی گەورەتر و گەورەتر بێ بۆیە هۆکاری ئەوەی کەوای لە ئەمریکیەکان کردووە خۆیان ڕاستەوخۆ دەست پێشخەری بکەن و لێک تێگەیشتن نامەیەک بێتە بوون ئەوەیە کە ئەمریکا ترسێکی گەورەی لەم دۆخە هەیە. فاکتەری سێم کە لە هەمووی گرنگترە پاڵی بە ئێرانی شەوەناوە دۆخی ئابووری ئێرانە، ینی ئەم ڕێکەوتن ئەم لێک تێگەیشتن نامەیە یان جوانتر وایە بڵێ لێک تێگەیشتن نامە دوولایەنەیە، هەردوو لە خاڵی بەهێزیانەیە. یەکەمیانەوەیە کە دۆناڵد ترامپ پێویستێکی گەورەی بۆ هەیەوە لە وێنە گەورەکەی ئەمریکا وەکو زلهێز و لە بەرامبەر هاوپەیمانەکانی وە بەتایبەتی کە ئێستا میوانداری مۆندیالیان کردووە وە کۆبوونەوەی ناتۆ لە چەند ڕۆژی داهاتوە بڕیار وایە ئەنجام بدرێ. ناتۆ دۆناڵد ترامپ بەبەستێتی بە وڵاتانی جیهان بڵێەوە بە سەرانی ناتۆش بڵێ ئەوە منم هەر کاتێ بمەوێ ئەتوانم گەروی هورمز بکەمەوانەیە و بڕیاری یەکەم و کۆتایی دابینکردنی ئاسایشی وزە و زنجیرەی تامینکردنی کاڵا لە جیهانە ئەوەی کە پێوترێ زنجیرەی دابینکردنی ئابووری جیهانی من تا ئەم قۆناغە بەڕێوێ بم. بۆیە بەنسبەتی ئەمریکاوە زۆر گرنگ بوو کە سەر بکێشێ بەرەو ئەم لێ تێگەشتن نامەیە و بەنسبەتی ئێرانی شەوانەیە فاکتەری ئابووری بۆ ئێران زۆر گرینگە. بەڵام ئێمە بیرمان نەچێت لێک تێگەشتن نامە مەرج نییە هەموو جارێ سەر بکێشێ بۆ ڕێکەوتن ئەمە زیاتر لێک تێگەشتن نامە وەکو جۆرێکە لە ئاگربەست ئەوەی کە عەرەبەکان پێڵێن تەرکی مخاسەمە، ینی ئەوەیە قۆناغی ئاگر لەم قۆناغی ئاوەستاوە. نمونەشمان زۆر هەیە بۆ منە لە بینی کۆریای باکوور و کۆریای باشوورە تا سەیج ڕێکەوتنێکی گشتگیر نەهاتۆتە بوون ئەوەیە هەردوو وڵات نزیک بە 50 ساڵە ئاگربەستێکیان ئاگربەستێک هەیە لە نێوانیانە و درێژ بۆتەوە تا ئێستا پێکەوە بژین لە سایە ئاگربەستەیە. بۆیە مەرج نییە ئەم لێک تێگەیشتن نامەیە کە جارێ واژۆژ نەکراوە بەڵام بە احتیمالی زۆر واژۆ ئەکرێت هاتنی شەڕ نییە بە هیچ جۆرێک قۆناغ بڵێنکردنەوەی گەری هورموزی تێدایە وایە بڵێ لابرنی گەماروی دەریایی ئێران ئازادکردنی پارەی بڵۆکراوی تێدایە بەڵێ ئێران لە قۆناغی و دواتر بەرنامەیە تۆمی قسەی لەسەر دەکرێت دواتر بەرنامە قەرارە قۆناغی لێک تێگەیشتن نامەک تەواو ببێ کە ئەو مدەیە بۆ لێک تێگەیشتن نامە دیاری کراوە دوای ئەوە ئێران و ئەمریکا بچنە پرۆسەیەکی درێژخایانی دانوستانەوانێ ئەو خاڵانەی کە کەماون خاڵی جەوهەرین بەنسبەتی ئێران و ئەمریکا و گفتوگۆی لەگەڵ بکاتە لە قۆناغی یەکەمان قۆناغی لێک تێگەیشتن نامەیە چەند بەندێکی سەرەکی هەیە بەنسبەتی ئێرانەوە دوو خاڵ زۆر گرینگە. یەکەمیان کۆتایی هێنان بە محاسەڕەی دەریایی گەمارۆدانی دەریایی، دووەمیان وەستانی جەنگ لە هەموو بەرەکان، سێمینیان ئازادکردنی پارە بلۆکراوەکان. بەنسبەتی ئەمریکاشەوە گرنگترین خاڵ و هۆکار بۆ ئەم لێک تێگەیشتن نامەی کردنەوەی گەروی هورمزە. بەڵام لە هەمووی گرنگتر کردنەوەی گەروی هورمزە. بەڵام کلیلی سەرکەوتنی ئەم ئاگربەستە یا ئەم لێک تێگەیشتن نامەیە لەسەر یەک فاکتەر وەستاوە کە هەردوو وڵات بتوانن شتێک بدەن و شتێک وەربگرن. جیاوازیەکەشی لەگەڵ ڕێکەوتنەکانی کە لە بنێوان ئەمریکا و ئێران بۆ ئاگەڕێتەوە کە ئێران لە هەموو ڕێکەوتنەکانە هەڵئەسا بە ئەنجامگەاندنی ئەرکەکانی خۆی لە بەرامبەرە ئەمریکا بە شێوازێکی قەترەیی پابندیەکانی خۆی جێبەجێ کرد. بەڵام ئەوەی کە ئێستا هەیە بڕیار وایە ئێران کارێک ئەنجام بە ئەمریکا کارێک ئەنجام بەوە تا یەک بە یەک بێنە پێشەوانەی تا ئەچنە قۆناغێکی باش. واتە ئەم لێک تێگەیشتن نامەیە بەم سیاغی کە ئێستا دیاری کراوە ئەگەر بێت و ئێران و ئەمریکا پلیکانەی چۆن ئێمە شتێکمانەیە پێوتێ پلیکانەی دروستکردنی ململانێ تاوان ململانەیە کە تۆ بە پلیکانەی شێبڕچێ سەر ئەکەوی قۆناغی کۆتاییەکەی جەنگە بۆ هاتنە خوارەوە هیچ ڕێگایەکی کە نییە بێجگە لە دانوستان و پرۆسەی دانیشتن لەسەر مێزی گفتوگۆ. بۆیە تەنها ینی ئەمە کۆتا بژاردە بووە کە دۆناڵد ترامپ هەڵی بژاردووە هیچ بژاردەیە کە لە بەردەستانەوە چکەم بیرمان نەچێت لە قۆناغی ئەم ئاگربەستە کە پێشتر چەند جارێک تێشکێنراوە بە بەردەوامی ئەمریکیەکان تێستی عەزم و ئیرادی ئێرانیان کردووە. ئایا لەژێر ناوی ئاگربەستێکی شکلی کە ئاگربەستێکی تۆکمەی تەواوەتیش نەبوو بە بەرداوامی تێستی ئێرانیانە کرد بزان ئەگەر بێت و هێرشێکی بکەنە سەر هەرچەندە ئەگەر هێرشەکە بچووکیش بێ ئێرانیەکان توانای وەڵامدانەوەیان هەیە یا وەڵام ئەدەنەوە لە پێناوی ئەوەیە کە ئەو ئاگربەستە شکڵیە تێک نەچێ. لە دوای جەنگی 30 ڕۆژە ئێمە بینیمان لە هەموو هێرشەکان بە تایبەتی هێرش بۆ سەر زاحی بەیروود و هێر پەلاماردان بۆ کردنەوەی ڕێڕە و کۆریدۆرێکی ئارام لە گەروی هورمزە هەروە هێرشکردن بۆ سەر دوورگەکانی قشم و سیریک ئێران زۆر بە سەریحی وەڵامی داوەتەوانێت چ بە شازێکی ڕاستەوخۆ بۆ ئەمریکا چ بۆ سەر هاوپەیمانەکانی یا ئەو بنکەی ئەمریکا لە ناوچەکەی هەیەی بڕۆ ئەمریکا گەشتە ئەو قۆناغی کە ئێران لە یاریەکە تێگەشتووە واچیدی ئامادە نییە بچێتە سیاقێکی ڕێکەوتنەوانەیە کە لە پێشەوانێ ئەمریکا بەرنامەکەی بۆ داڕشتووە چکەساوی کە بازەگرێت لە میدانە دەوڵەتەکانە زۆر باز لە سەرکەوتن یا چەمکی سەرکەوتن و چەمکی دۆڕاوەکرێت چەمکێکی غەڵەتە لەم قۆناغەیە باسکردنی بەڵام ئەوی کە تا ڕادێکی زۆر بەشێکی گەورەی
لێکۆڵەرەکان یا ئەوانەی لە بواری سەربازیە و ژێنەراڵانەی کە خانەنشین بوون تەحلیلەکەن لە کەناڵە نێودەوڵەتیەکانە باز لە چەمچێکی کە ئەکەن پێوترێت باڵادەستی لە مەیدانە هەمویان لەسەر ئەوە کۆکەن کە تا ڕادەیەکی زۆر ئێران باڵادەستیەکی گەورەی هەیە لە مەیدان بەڵام ئێمە نابێ ئەومان بچێ ئەم باڵادەستی ئێران لە جەنگێکی نابەرامبەرە باڵادەستی هەیە واتە ئێرانەکان بە شێوازێکی ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکیەکانان نەجەنگاون واتە هیچ موشکێکی ئێرانی هیچ درۆنێکی ئێرانی بە ئاراستی خاچی ئەمریکایان نەڕۆشتووە بەڵکو لەو بنکە و بارەگایە لەو بەرژەوەندیانی ئەمریکیەکان دراون کە لە ناوچەکەیان واتە ئێرانیەکان جەنگێکی نابەرابەریان کردووە بۆ تێکشکاندنی هەژمونیەتی ئەمریکا لەم ناوچەیە ئەمریکیەکان لەم ناوچەیە هەژمونیەتەکەی خۆیان لەسەر چەند بنەمایەک بنیادناوە یەکەم دروستکردنی بنکە و بارەگای سەربازی یاکردنەوەی فڕۆکەخانەی سەربازی لە وڵاتانی کەندا و دووەمینیان کە توانای حکومڕانی و ئیشرافی تەواوەتیان هەیە بەسەر ڕێڕەوە ئاویەکان بەسەر گەروە ئاویەکان و چووکە هەر تیۆری ئاسایشی ئەمریکی تیۆری ئەمنیەتی ئەمریکی لەسەر بنەمای دەریامی حور بنیادراوە بۆ ئەمریکەکان گەورەترین هێزی دەریاییان هەیە تەنانەت هێزی ئاسمانیش کە ئەو بەشەی کە پەیوەندی بە هێزی دەریایی ئەمریکا و هەیە لە خودی هێزی ئاسمانی ئەمریکا گەورەترە چووکە لە هەر لە بنەڕەت توانێ دۆکتورینی سەربازی ئەمریکیەکان لەسەر دەریا بنیانراوە بۆ هەر یەکێک لەم هەژمونیانەی کە ئەمریکیەکان هەیەیان بۆ لە ڕابردووە شانازیان پێوە کردووە کە ئەتوان دۆستەکانیان بپارێزن و ئەتوانێن ئاڵۆگۆڕی بازرگانی لە دنیا ئیشراف بکەن و ئەوان کە یاساکان دیارەکەن کە چۆن بگوازرێتەوە چۆن بڕواوە گەروەکان ڕێڕەوە ئاویەکان هەموو ئەمانە ئێرانەکان هەستاون بە خستنە ژێر پرسیاری سەرەکی ئەم هەژمونیەتەی کە ئەمریکا لە ڕابردووە هەی بووە و بەرامبەر بە دۆستەکانی بەرامبەر ئەوەی کە ئەتوانم بتان پارێزم ئەمریکا ئێران ئەمە خستۆ دەژێر پرسیارەوە بۆیە یەکێک لەو پرسیارانی کە دروست بووە ئایا وڵاتانی عەرەبی بۆچی بە بەردەوامی لە ماوەی سینۆڕۆژی جەنگ و لە ماوەی ئاگربەستی ڕابردووش لە هەڕەشەی ئەویانە کرد کە وەڵامی ئێرانە دەنەوە لە کاتێکا وەڵامیان نادایەوە چکە بەشێک لەو هۆکارەی کە لە پشتی ئەمەوەیە کە عەرەبەکان تێگەشتون چیدی هێنانی ئەمریکایان دروستکردنی بنکە و بارەگا بۆ ئەمریکا نابێتەوە کاری پاراستنیان بۆ یەکێک لەوانەی کە باز ئەکرێ تازە بە تازە لەسەر میدیا جیانەکانە بازەکرێت کە وڵاتانی عەرەبی لە مەودووە ئەو ڕۆڵە نوێیی کە بۆ ئێران دروست بووە بە تایبەتی لە کەناراوەکانی کەنداوە بۆ ئێران دروست بووە قبوڵیانە بۆیە ئەبینی هەم ئیماراتەکان سەردانی تارانەکان هەم قەتەریش پلەی ئەوەیەتی کە ڕۆڵی بەرکەوێت لە ئەم دانوستان و لێک تێگەشتانە چکە کاک حەچیم ئەمریکا لە ڕابردووە تیۆرێکی پەرە پێداوە کە ئەمنیەت و ئاسایش بۆ وڵاتانی ئەم ناوچەیە ئەکرێ هاوردە بکرێ لە کاتێکە ئەم جەنگە ئەو حقیقەت وڵاتانی خلیجی ڕوبەڕووی حقیقەتێکی تاڵ کردوانێ کە ئاسایش لەم ناوچەیە ناکرێ هاوردە بکرێ بەڵکو ئاسایش دروست دەکرێت بۆ ئەم وڵاتانە پێیانەوتێ لە تیۆری ئاسایش نەتەوە پێیانەوتێ وڵاتانی سیلیکۆنی چێپڕچێک ململانەیەکی گەورە هەیە لە نێوان ئەم وڵاتانەیە نەک بۆ دروستکردنی بنەماکانی حکومڕانی یا ئەوەی کە پێوتێ نۆرمال ستەیت یعنی دەوڵەتێکی ئاسایی بەڵکو هێنانی بنکە و بارەگا و هێنانی سەربازی وڵاتانی گەورە و زەلهێزە بۆ وڵاتەکەیان و خۆشیان ناوخۆیانە چێبڕکەی برد سازیان دروست کردو چێبڕکەی بیناسازی هەیە لە نێوانیانە بۆیە هەموو ئەو وەهمەی کە لەسەر دروستکردنی وڵاتانی خلیج بنیاد رابوو تا ڕادێکی زۆر بەتاڵ بۆ تێمە پێش جەنگەکە باسمان کرد کە ئەم جەنگە ڕوو ئەدا بە محوریەتی کێشەی ئیمارات چکە ئیمارات کرابوو بەها بە نووشی ئەو جۆرە لە دەوڵەت کە لەم ناوچەیە توانای دروستکردنی و توانای گەشت سەردنیشی هەیە بەڵام هەموو ئەم فاکتەرانە ئێستا لە ساحەکە یاگوزارێ دەرخەری ئەو ڕاستیەیە کە بەو جۆرە ناکرێت دۆڵداری بکرێ بەسکە کەتوان خوێندنەوەی کە دوای لەسەر سیستەمە نێودەوڵەتیەکەش قسە دەکەین بەس هەندێک پیان وایە ئێران دوایەم جەنگە لاواز بوو هەندێک پیان وایە بەهێز بووە لە ناوچەکە جا بۆ ڕێڕەوە ئاویەکان بێ بۆ ئاسایشی ناوچەکە بێ خوێنەوەی بەڕاستی ئەنی ئێرانی پێش ئەم جەنگە و دوای ئەم جەنگە و ترسی زۆری هەبوو لە هێرشی دەرەکی ئێستا چۆن دەیبینی هەموو مەترسیەکان تا ئەم قۆناغەش بوونیان هەیە بە بەردەوامیش احتیمالی ئەوە بوونی هەیە کە ئەم لێک تێگەیشتنامەی هەڵبۆشێتەوە یان ئیسرائیل بە شێوازێکی ڕاستەوخۆ هێرش کاتە سەر ئێران چونکە ئەمە وەڵام بۆ وەڵامیان پرسیارە بە ئەچینە بابەتێکیکەوە کابزام جارێکەش باسمان کرد چینە بابەتی تیۆری دیتەرێنس ئەوەی کە پێوترێ تیۆری بربەست جاران ئێرانێکان لە ڕابردوودا سێ فاکتەری تیۆری بربەستیانە بووە یەکەم موشەکی و بەرنامە سەربازیەکە دووەم ئەتۆمی سێمیان ئەو فراوانخوازی ناوچەیی کە لە ڕێگەی گروپە دۆستەکانی خوانە ناوچەکانە بۆ ئێستا گەروی هورمز خاڵێکیکەی بۆ هێزی ئێرانەکان دروست کردووە کە لە هەر یەکێک لەو سێ خاڵەی کە بەهێزترە چونکە ئێران لە هیچ کاتێکا ناتوانێت بەرژەوەندیەکانی ئەوروپا بەرژەوەندیەکانی ئەمریکا بخاتە ژێر مەترسیەوە ناتوانێت گوشار لەو دەوڵەتانە بکات چکە دەوڵەتانە لە دوای ساڵ 1970 بە بەردەوامی گوشار و گەماڕۆیان لەسەر ئێران هەبووە بەڵام ئێستا بە کارتی هورمز کارێکی کردووە تاکێکی ئەمریکی کە ئەڕوا دەستداتە عەدادی تێکردنی بنزینەکەی
درک بەو مەترسیاکە درک بەو گوشاراکە کە ئێران دروستکە بۆ ئەم گوشارێکی گەورەیە و کاریگەرە و ڕۆڵێکی کارایی گەورەشی هەیە لەم بیرمان نەچێت نزیک بە 2000 کەشتی نەوت گوێزەرەوە لە کەندا و لە ئاوەکانی کەنداوە ماونەتەوە و ئەم کەشتیانە مڵکێتەکان ئەگەڕێتەوە بۆ بەشێکی زۆر لە وڵاتان یەک دەوڵەتی و هیچێک لەو ترسانەی کە ئەمریکا بەردەوامی هەیەی ئەو گوشارەیە کە خاوەنی ئەم کەشتیانە و ئەو وڵاتانەی کە پێویستیان بە گواستنەوەی وزەیە گوشار لە ئەمریکاکەن کە ئەگەر بێت و تۆ کۆریدۆرێکی ئاسایشمان بۆ ناکەیتەوە بۆ تێپەڕبوون ئێمە خۆمان بە شێوازێکی ڕاستەوخۆ ئەو پرۆتۆکۆلە ئەمنیانەی کە ئێرانەکان پێشکەشیان کردووە بۆ تێپەڕین بەگەری هورمزدا قبولی ئەەکەین و دانوستانیان لەگەڵاکەین و بە هورمزدا تێپەڕین بۆ ترامپ گوشارێکی زۆر گەورەی لەلایەن کۆی وڵاتانی جیهانەوە هەیە ئەوانەی کە پێویستیان بە دابینکردنی ئاسایشی پێویستە ئێرانێک ڕۆڵی لە ئاسایشی ناوچەکە پێش ئەو جەنگە 39 ڕۆژە ئێستا ڕۆڵەکەی زیاترە یاخود کەمترە کاریگەریەکەی لەسەر وڵێنە هەژمونی لە ناوچەکە کاچی خۆی ئەمە شتێک نییە تۆ بتوانانی وەکو پێوەرێکی زیراک ئەم ڕۆڵە بپێوی خودی ئەوەی کە ئێستا ئیسرائیلەکان تووشی ئەم حاڵەتی گۆشەگیریە بوون و ڕۆژنامەی ئەحرانوتی ئیسرائیلی لەم ڕۆژانەیە بە کۆمەڵێت جنێ و قسەی زۆر ناشرین باسی دۆناڵد ترامپی کردووە لە کاتێکا چەند ساڵێک لەمەوبەر ئەم هاوپەیمانی بینی ئیسرائیل و ئەمریکیەکان وەکو شتێکی کە بە هیچ جۆرەی درز ناکەوێتە نێوانیان و شکست ناخوا دەرئەکەوت لە کاتێکا ئێستا ئێمە بینین ئەگەر بە شێوازێکی تاکتیکیش بێ دوورکەوتنەوەیشی گەورە هەیەەوە و ئەمریکایتر لە مەوضوع ئەو قۆناغا جێڕێ ئەو ڕۆڵا جێڕێ بۆ کۆنتترۆلکردنی ئیسرائیل نەک ئیسرائیل و ئەمریکا هەردووچیان لە یەک بلۆکا بن ئەمە یەکێکە لە ئەوانەی کە دەرئەکەوێت چێ بەهێزەوە خودی ئەوەی کە ئیسرائیل ئەو گوشارە گەورەی لەسەرەوە هەوڵی تێکدانی ئەم لێک تێگەشتن نامەیە و بەردەوامی پەنجە بۆ هێڵە سوورەکانی ئێران ئەبا ئەو گۆشەگیریە کە ئیسرائیلەکان درکیان پێکرەوە پێیان وایە دەرفەتدان بە ئێران و بەم نەوعیە تازەیە و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی وڵاتانی ناوچەکە لەگەڵ ئێرانە و قبولکردنی ئەو پرۆتۆکۆلی کە ئێران ئەوێ بۆ تێپەڕبوونی وزە لە گەروی هورمز بیسەپێنێ بەسەر جیهانە ئەمە پێگەیەکی گەورەتر بۆ ئێرانەکان دروستەکە بۆی بە هەموو جۆرەگەیانەوێت تێکی بن بەڵام دەتوانێت تێکی بدە ئیسرائیل بڵین دەتوانێت ئەم ڕێکەوتنە تێک بدات کە کراوە یاخ ئەو بلی تێگەشتە بڵین توانێت تێکی بدات یاخود دەتوانێت لە بڕیاری ئەمریکا دەرچێت لە بڕیاری دۆناڵد ترامپ دەرچێت ئەو خۆی بابەتێکی زۆر وردە ینی ئایا ئیسرائیل ئەمریکای کۆنتترۆل ئەکایە ئەوەی بەشێکی زۆر ناو خەڵکێکی ئەوامامە بازەکە ئیسرائیلەکان توانێت کۆنتترۆلکردنی ئەمریکایانێ مشایمەریش کتێبێکی هەیە لەو بارەوە کە پرۆسی دروستکردنی بڕیار لە ئیداری ئەمریکا لەلایەن بزوتنەوەی ئایپەکەوانەیە لۆبیکردنی زایۆنیزمی جیهانی کە بکەکەی لە ئەمریکایە توانیوانە ئیداری ئەمریکا کۆنتترۆل بکەن بەڵام هەنێ وەقایع لە مەدان خۆی ئەوەی ڕووی داوە کە پێچوانەی ئەمە سلمێنێ ئەو هۆشداریانەی کە ئەمریکا داوێتی بە بنیامین ناتانیاهو و کۆمەڵێکی کە زۆر فاکتەر هەیە لە ناوچەکە ئەگوزەرەوە خودی ئەوەی کە هەتاوەکو ئەم قۆناغا ئیسرائیل دڕدۆنگە لە داگیرکردنی غەزا بۆ ئەو ململانێ و چەبڕچە قوڵاک ئەگەڕێتەوە کە لە بینی ئیسرائیل و ئەمریکا چکە بیرمان نەچێت ئەمەکە باسی ئێمە شتێکمانیە بە ناوی هاوپەیمانی استراتیژی شتێکمانیە بە ناوی دۆستی استراتیژی شتێکمانەیە بە ناوی بەرژەوەندی نێوان دوو دەوڵەت بەرژەوەندی نێوان دوو هێز ئەم پێم وایە ئەمە چەند مانگیش لەمە پێش ئەم قسەیەمان کردووە کە چیری لەمە دووە ئیسرائیل وەکو شەریکی حیاتی ئەمریکا نییە ئەمریکا بەپێ ئەو خوێندنەوانەی کە هەیە بەپێ ئەو دراساتانەی کە کراوە ئەمریکا 6 دەوڵەتی دیاری کردووە کە لە داهاتووە مەبەستێتی ببن بە دۆستی استراتیژیانێکی چەند کەنەدایە دووەم ئێرانە سێم هیندستانە چوارەم کۆریای باشوورە پێنجەم ژاپۆنە لەگەڵ ئوسترالیا وەیە هۆکاری ئەوەشی کە ئەمریکا ئەم هەموو فشارە گەورەی خستە سەر خۆی خستە سەر کابینەکەی و وێنەکەشی تا ڕادێکی زۆر لە نێوان دۆست و نەیارەکانیشە تێک چوو چکە ئێران بە نیسبەتی ئەمریکاوە پێگەیەکی جیۆستراتیژی پێگەیەکی جیئابووری زۆر گەورەی هەیە و ناتوانێت دەستبەرداری بێ و ئێستا هاتن بەرەو لەفتەگەشتنامە ئەگەر بتوانێت سەر بکێشێ بەرەو ئاساییکردنەوەی پەیوەندی کە زۆر پرسەشتیوە ئەمە کوردەواریەڵێ بە خەرجکردنی عقلێتێکی زۆرە ینی ئەمریکیەکان دیارە بە شێوازێکی گەورە گەشتونەتە و ڕاستیەیە کە ناتوانن لە ڕێگەی جەنگەوە ئێران بڕوخێنن و پێشتر باسمان کرد و ئەمڕۆ دۆناڵد ترامپ خۆی دانی پێداناوەڵێ پاشگەز بووینەتەوانەیە لە گۆڕی سەرکەوتونەوە بەڵێ پاشگەز بووینەتەوە لە هەوڵی چینج ڕێژیم لەبەرەوە ئەمریکا مەبەستێتی بەزوکو ئیسرائیل لەسەر دەتوانێت تێکی بدات باشووری لوبنان هەیە ئیسرائیل دەتوانێت سەگەت ترامپی و توێ ژمەکە هێرش بکە یاخود بێتەوەی ئەم ڕێکەوتنە تێک بچێت
دواترە وەشمان بۆڕونکە بۆ ئێران ئەمجارە لوبناان لە ڕێکەوتنەکانی باز دەکا پێشتر ئایا بەو ڕاشکاوی هەبوو ئێران خۆی ببەست ینی گروپەکان ببەستێتەوە بە خۆی بە ئاسایشی خۆی لە ڕێکەوتن نێودوڵەتەکان ئەو بە نسبەتی ئێران شتێکی سروشتیە ئمە بیرمان نەچێ باسی دوو دەوڵەت دەکەین هەردووچان کۆمەڵە بیر و باوەڕ کۆمەڵێک هێڵی گشتی سیاسەتیان هەیە کە نەگۆڕاوە بە هیچ جۆرێکیش ئامادەنین دەستبەرداری ئەمە بین توانم لە زمانی سیاهی پێوترێت دۆگمانی دەوڵەتێک کە ناتوانێت خۆی بگونجێنێت لەگەانی بە عملی بە شێوازێکی ڕۆژ مامەڵە بکە هۆ بە هیچ جۆرێکیش ئامادە نیە سازشکات تەوان هەم ئیسرائیلەکان دۆگمان هەم ئێرانیەکانیش لەسەرەوە بنەماوە سەوابیتانەی کە هەیەناوە جێگیر بووە لە ناو سیستەمە سیاسەکە حاڵتێکی دۆگماییانێ بۆیە هەمیشە لە نێوان دوو دەوڵەتە کە دوو دەوڵەتی دۆگمایە زۆر ئەستەمە بیر لەوە بکەیتەوە بگەنە ڕێککەوتنیکی گشتگیر یان بگەنە ئاساییکردنەوەی پەیوەندی هەمیشە باسی لە باشترین حاڵەتە باسی تەرکی بخاسەما ئەکرێ باسی دوورکەوتنەوە لە جەنگ ئەکرێ وەستانی ئاگر ئەکرێ لە جەبهەکانە تا زیاتر پەیوەندەکان ئاسایی بێت بەنسبەت ئێرانەوانێ بەنسبەت ئێران و ئیسرائیلەوە ئەم شتە دوو جار حقیقەتی هەیە چونکە هەم مێژوێکی گەورە هەیە لە دژایەتیکردنیەکتری هەم بە هیچ جۆرێک ئیسرائیلیش ئێستا توش حاڵتێکی گۆشەگیری گەورە بووە گۆشەگیرەکەی چی ڕەنگە ئیسرائیل لە هەمووی بەهێزتران خەڵگوات تەفسیری دەکەن لە ناوچەک ئیسرائیل هەمووی گۆشەگیری لە چڕۆیەکەوە ئیسرائیل شتێکەیە بابەتێکەیە پێوتە جەنگ لە هەژبەرە ئیسرائیل بە شێوازێکی ڕاستەوخۆ چنە ڕاستەوخۆ جەنگێکی هەژبەرەیی هەیە یەکەم جەنگ لەگەڵ جەنگ لە غەزە باشە جەنگ لە لوبنان جەنگ لەگەڵ گروپە نوێنەرایەتیەکانی ئێران لە ناوچەکەیە وەکو ئەنسارڵڵا و ئەو گروپانەی حەماس و حەشد و ئەمانە سووریا جەنگ لە سووریا دووەم جەنگ لە داهاتووی ئەو کۆریدۆرە ئابوووریانەی کاکرێت دروست ببن لە ناوچەکەیە و ئیسرائیل پراوێز بکەن بۆیە تورکیا لەم مەقتەعەیە هاتۆتە ناو نووشی ململانەکانی ئیسرائیلەوانێ جەنگی ڕاستەوخۆ لەگەڵ ئێران مەترسی جەنگی سایبێری و جەنگ لەسەر بەرژەوەندیەکانی یەکتری کە بەش پێوتە جەنگی سێبە لە چاچوەیە و لە هەمووی گرنگتر جەنگی پێگەنێ و دەوڵەتەکەی ئیسرائیل چکە بیرمانە یەکێک لەو فاکتەرانی کە ئیسرائیل لە ڕابردووە پێی بۆ بە دەوڵەتێک ئەو هەست و سۆزە نێونەتەوەیە و هەموو بڕیارنامە نێودەوڵەتی بووە کە پاڵپشتی ئیسرائیلی کردوەکو گەلێک کە لە ڕابردووە جینۆساید کراوە و بێ پرۆتێکت بکرێ بێ پشتیوانی بکرێ و ئەوانیش زۆرترین وەبەرهێنانیان لەم وێنەیە کرد بەڵام ئەوەی کێستا ئیسرائیلی ڕوبەڕووی پرسیارێکی جدی کردوەوە لە لای ڕای جیهانی بۆیە بینی زۆرتری خۆپیشاندانەکان کە بۆ غەزەکراوە لە ناو دڵی ئەوروپایەکراوە ناو لەندەناکراوە ناو ئیسپانیاکرەوە کە ئەوەی ئەم دەوڵەتێکی ئاپارتایدا دەوڵەتی ئاپاردایانی دەوڵەتێک لەسەر جیاوازی ڕەگەزی بنیانراوە یعنی ئەو بە هیچ جۆرێک ناتوانێت تاکێکی عەرەبیا ئەوەی کە قەزەی غەزە لە پاڵ خۆی حەزمکە بۆیە بینی لەو جینۆسایدی کە بەرامبەر خۆی کراوە بە هەمان شێوە ئەنجام بێداتەوە بۆ ئیسرائیلەکان ئێستا لە هەژبەرە ڕوبەڕووی ئەم جەنگە بوونەتوانێت و ئەمە بە تەواتی پێگە و وێنەی ئەتیباری ئیسرائیلی لە کۆی جیهانەوە لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیشە هێناوەتە خوارەوەی بیرمان نەچێ ئێستا بەشێکی زۆری وڵاتان بە تایبەتی فەڕەنسا ئیتالیا ئیسپانیا وردە بەرەو سەپاندنی سزا لەگەڵ ئیسرائیل ئاڕۆن ئیسپانیەکان دەستیان پێ کردووە ئیتالیاش بەشێکی کەمی گرتووە و سەرۆکوەزیرانی و وەزیری بەرگریەکەی داواکراوە ناو لە لای دادگا نێودەوڵەتیەکانەوە و ئەم ڕەوەندەی کە ئەمریکا ئیسرائیل دەستی پێ کردووە ئەکرێ بەرەو تونکردن بڕوا لە دژی ئیسرائیل بۆیە ئیسرائیل ئێستا لە قۆناغەکانیە کە خەڵک لە ناو ئیسرائیلە ئاواتە خوازی بێ ئەمە یەکێکە لە فاکتەرەکان دووەم کە لە هەمووی گرنگترە جەنگ لەگەڵ خۆیان عقلەکان ئەبا توانە مرۆیە گەورەکانە با بۆ یەکێک لەو گرفتانەی کەسە ئیسرائیل هەیەی بەشێکی زۆری ئەو کەسانی کە کەسانی لیبراڵن و خاوەنی سەرمایان و بەشێکی گەورەی کۆمپانیا و شەریکاتی تیجاری و ئەلکترۆنی و تەکنۆلۆژیەکانی ئیسرائیل بەڕێوەبەنەمانە و سەفەرەکەن و گەشتەکەن وەڕۆن لە وڵاتانی ئەوروپا چونکە بیرمانەتی ئابووری ترسنەوە کە دامیشە بە دوای شوێنێکی ئەمن و ئاسایش ئاگەڕێ و 3 ساڵی یەک لە دوای یەک جەنگکردنی ئیسرائیلەکان بە تەواوەتی هۆکارێکی پێچوانی دروست کردووە بۆ هەڵاتنی سەرمایە لە ناوخۆی ئیسرائیلەوە دابەزیری باهش بگەڵ پارەی ئیسرائیلەکانی جێکی کێرەینەکان دووەمینیان وەکو ئایڵزامیر باسی کرد کە ئەڵێ ئێمە تووشی حاڵە سەرۆک ئەرکانی هێزەکانی ئیسرائیل ئەڵێ ئێمە بەرەو داڕمانی ئەزم و ئیرادەی جێش ئەڕۆین چونکە ئەم جێشەی بیرمانەچێتەوە کە 3 ساڵی یەک ڕەبەقە یەک لە دوای یەکە پۆستاڵی جەنگیان دانەکەندووە و جێشێکی ئیسرائیل لە دەوڵەتێکی 8 ملیۆنی کە بەشێکی زۆری ئەمانەش متمانەی ئەویان نییە لە ناو جێشا خزمەت بکەنەوە حریدیەکان وەکو بەشێک لە عەرەبەکان متمانەی ئەویان پێ نادرێت کە بەتەواتی لەخیدان کرد بۆیە ڕوبەڕووی کەمبوونەوەیەکی گەورەی ئامادەبووی جەنگ بوون و ڕوبەڕووی داڕمانێکی گەورەی توانەکانیان بوونەتەوە چونکە کردنەوەی ئەم هەموو بەرەیەک لە دوایەکە
هەم لە غەزا هەم لە بەرەی حیزبوڵا دوو جەنگ یەک لە دوایەک لەگەڵ ئێرانەکانە وای لە ئیسرائیل کرۆ کە ئیسرائیل توانای ئەوەی نەماوە کە درێژە بە جەنگێکی گەورە بە و بەشێک لەوەی کە ئیسرائیلەکان چوونەتە ناو خاچی باشووری لوبنانەوانێ طبعا ئەم تەفسیرەیەک دوولایەنەیە ناکرێت بە تەواتی بە ڕەهایی وەریبگری بە جۆرێک لە جۆرەکان پلکێشانێکی ئیسرائیلە بۆ ناو قوڵایی خاچی لوبنان و ئەوەی کەوترێ لە ناوبردننی ئەو توانامرۆیەتی چکە ئێمە کاتی خۆی باسمان کرد ئیسرائیلەکان جۆریان لە تانکی پێێت تانکی مرکابا چێکە لە باشترین جۆرەکانی تانک لە جیان تا ئێستا نزیک بە 100 تانکی مرکاڤیان لە دەست داوە حیزبوڵڵا برینارێکی زۆر هەیە لە شەڕی حیزبوڵڵا و گوشارێکی گەورەی لەسەر ئیداری بنیامین ناتانیاهۆ و لەسەر خودی جێشیش دروست کردووە هەموو ئەمانە ئەگەر لە سیاقێکا کۆیان بکەینەوانەیە ئەمریکا بەم جەنگە و مەوداوەرگرتن لەگەڵ ئیسرائیلەکانە تا ڕادەیەکی زۆر بەدەردی ئەوترێ بەرپرسیارەتی جەنگی خۆرە سەرشانی ئیسرائیل و ئەکرێ ئەم مەودایی نێوان ئەمریکا و ئیسرائیل زیاتر گەورەتر بێ و لە هەفتەیدا ڕابردوو کە باز لە جەنگی هەواڵگیری کرا کە ئیسرائیل جاسوسیان کردو بەسەر کۆبوونەوەکانەوانێ بەرپرسانی ئەمریکا بەسەر بەرپرسانی ئەمریکا و بەسەر پنتاگۆنی شوانێ لەم سیاقەیە ئاتوانی تەماشایەکی چکە ئیسرائیلیش گومانێکی گەورەی زۆر توان ڕوون کردەوە وەکو ناوخۆی ئیسرائیل و دۆخی بەس وەکو ئەوەی کە خەڵک چاوەڕێ دەکات دەتوانرێ ئەو هێزە هەیە ڕێکەوتنە ئەم لێک تێگەشتن تێک بدات ئاخر خۆ بەتەنیا لە لای ئیسرائیل نییە ئێران دەستبەرداری دۆستەکانی خۆی بێت لە ناوچەکەیە چکە لەوانەیە ئیسرائیل تەنها کارتێکە بەدەستێتی بۆی سبزازی ئەم ڕێکەوتنی پێ بکە هێرش کاتە سەر زاحیە چونکە لە بیدایەتەوانەیە کە ئیسرائیل هات باشووری لوبنانی داگیر کرد هەر سێ شاری تەوان سێ شار هەیە لە باشووری لوبنان نەبەتیە سووەڕ لەگەڵ سەیدا ئەم سێ شارە پێوترێت سێ کوچکەی سێ شارەکەی شیعە لە باشووری لوبنان کە تەجاوزی ئەم سێ شارەی کرد ئێرانەکان ئۆلتیماتۆمێکیان نابڕ بە ئیسرائیل کەوتیان ئەگەر بێت و لەوە زیاتر بیتە سەرور ڕووباری لیتانی ئێمە ناتوانین تەحملمان نامێنێ و ڕاستەوخۆ بەشداریەکەی لە جەنگەکە ئەو هات وەکو ئەوەی ڕێژەیە زیاتری لەوەش کرد کە هات لێدانی کرد لە زاحیەی بەیروت تەوان زاحیە بەیروت بە جۆرێکە بەشێکی زۆری خەڵکی شیعەنشینی لوبنان لە زاحیەن لە ناو بەیروت ئەوەی کە پێوترێ خواروی شارەکەیە لەوەیدا یعنی بەڕاستەوخۆ قاچی قسە سەر هێڵە سوورەکان کە پێشتر ئێرانەکان دیاریان کرد بۆی ئێران کەوتە گۆشەیەکەوانەیە کە بەجبور بوو وەڵام باتەوانێت و ئەگەر وەڵامی نەدایەتەوانێ ئەکرا یەک بە یەک ئەم دۆستانەی لە ناوچەکەیە ڕوبەڕووی گوشار ببنەوانێ ئمە بینیمان سەرەتای چەکردنی حەشدی شەعبی لە عێراق دەستی پێکرد بوو و ئەنساروڵاش لە یەمەن ترسێکی گەورەیانە بوو کە ئێرانیەکان بە تەنها مەبەستیانە بۆ خۆیان ڕێککەونیان مەبەستیانە لەم گوشارە ئابووریە دەربچن و پەیوەندیەکانی ئاسایی بکەنەوانەیە ئەوەیە کە ئامادەنی دەستبەرداری دۆستە استراتیژیەکانی بێ چکە ئێرانەکان لە کۆنەوە دۆکترینێکیانی لەسپایە پەرەیان پێیاوە پێوترێ وحدەتی ساحات یعنی هەموو ساحەکان بۆ ئێمە یەک مەیدانن و ناکرێت دەستبەرداری مەیدانێک بین لەبەر خاترۆی مەیدانی خۆیان ماڵی خۆمان سەرکەوتوو بێت چکەوان پێیان وایە لە بابەتی سووریا و هاتنەوەی ئەحمەد شەرع ئەگەر بێتەوە سووریا نەکەوتایە لە هیچ کاتێکارش ناکرێت سەر تاران بۆی لەم قۆناغایە ناتوان دەستبەرداری حیزبوڵڵا و باشووری لوبنان بن بەڵام یەک بابەتیکە هەیە مەرج نییە کە ئیسرائیلیش ترسێکی گەورەی هەیە ئەترسێ ئەمریکا دوای ئەوە بە گوشارێکی گەورە ینی لە دوای خەرجکردن و بەفیڕۆدانی ئەو هەموو زەوتوانە و سەرمایە مرۆیە ئەو هەموو کوژرا و بریناری کە بۆی ئەڕاتەوانی ئەمریکا بێ دەری بکە بۆیە ئیسرائیل کە دێ هێرشە کاتە سەرزاحیە مەقسەی لەوەیە کە لە من لە باشووری ڕووباری لیتانی ئەمەیە ناوچەیەکی حائیل دروستکەم ناوچەیەکی ئاسایش دروستکەم بۆ خۆی کاتی خۆی باسمان کە ڕووباری لیتانی یەکێکە لەو مەرزە سروشتیانەی کە ئیسرائیلەکان لە دێر زەمانەوانێت چاوێکی تەماحی گەورەیان لەسەر ڕووباری لیتانی لە بە کۆمەڵی ئەسباب یەکەم ڕووباری لیتانی ئەکرێ ئەو شارۆچکانەی کە ئیسرائیلەکان لە باکووری ئیسرائیل دروستیان کردووە دوور بخاتەوانێ لە ژێر دەستی حیزبوڵڵا و نەتوانرێ بکرێنە بەر ئامانجی هێرشە ڕۆکێتی و موشکەکانی خۆیان و ئەمریکا پرۆژەیەکی گەورەی پرۆسەی دەرهێنان و هەناردەکردنی گازی هەیە بە ناوی مارینای 1 و مارینای 2 کاکەوتە کەناراوەکانی غەزە و زۆر پێویستی بە ئاوی ڕووباری لیتانی و ئیسرائیلەکانیش پێویستیانە چکە یەکێک لەو هۆکارانەی کە لە ڕابردووە بوو بە خاڵی گوشار و لاوازی دەوڵەتی ئیسرائیل مەسەلەی شیرینکردنی ئاوە چکە بیرمانەچێ ئیسرائیل ئاوی شیرین نییە وێزگەی گەورەی شیرینکردنی ئاوی هەیە و لە کاتی جەنگا ئەکرێن وێزگانە بکرێنە ئامانج بۆیە هەم پێویستێتی بۆ ئەوەی خاڵی لاوازی جەنگی خۆی پێ کۆنتترۆل بکە
بۆ شێوەیە زەق نەکرێتەوانێ دومینیشان بۆ پرۆسی دەرێنانی گاز پێویستێتی بەڵام ئەمریکا شتا ئێستا لەو ناوچەیە نەکشاوەتەوە ئەمریکاش لە ناو غەزایە ناوێ بڕاوە ئێستا لە دوای ئەوەی کە ئەو هەژدە بنکە ئەمریکیە لە چوارچەوەی جەنگی سین و ڕۆژە و لە دوای جەنگی سین و ڕۆژە بە درێژای ئەم بدێ ئاگربەستە کە چەند جار شکێنراوە هێرشیکراوە دەسەر و هیچ جێکێک لەم هەژدە بنکەیە کە لە خاچی ئەردەنەوە دەست پێەکە تاوەکو بەندەری فوجەیرە لە ئیمارات کەڵکی سوودوەرگرتنەوەیان نەماوە بۆ ینی سەربازی ئەمریکی ناتوانێت ناو منکانەیە خزمەت بکە چونکە ئەگەر پێویست کە خزمەت بکە و پێویستە منکانە دووبارە ئۆڤەرهاڵ بکرێنەوە نۆژەن بکرێنەوە بە تەواوی ئایا چێت تێچووی ئەمان ناڵەگرێت چی بیرمان نەچێ بنکەی ئاسمانی عودەید کە دروست کراوە ملیارێک و 400 میلیۆن دلاری تێچوە پارەکەی لە قەتەریەکان خۆیان وەرگیرا سنتوانێت بەکاربێنێتەوە ئێستا لە قۆناغی بەکاربێنێت حیزب الله توانای هەیە کێشە بۆ ئیسرائیل دروست بکە یاخۆ زۆر گرینگە بۆ ئاسایشینەتەوەی ئێرانیش حیزب الله ئێوە باسمان کرد لە چوارچەوەی وحدەتی ساحات یعنی هەموو مەدانەکان بۆ من یەک مەدانن چونکە پێشەوەی تۆ دەست بگاتە پایتەختی وڵاتەکەی من شوێنێکی کە هەیە کرێ وەڵامت باتەوانێ بیریشمانەچێ حیزب الله لەم جەنگەیە کە داخل بووە لەبەر ئێران داخل بووە و تێگەشتنێکی گەورە هەبوو لە هێرشکردن ئەلێرە یەکشتم بیر کەوتۆ حەزەکەم باسی کەمە دەرفەت بی تەبیعی یەکێک لەو گرفتانەی کە بنیامین نەتانیاهو بۆی دروست بووە ئەوەیە کە شاباک چۆڵی دەستگای ئاسایشی ناوخۆی ئیسرائیلی و مۆساد و سەرۆ ئەرکانی جێژ راپۆرتێکیان داوە بە کنێز کە ئێمە توانیمانە کۆتایی بە مەترسی حیزب الله بێنین بۆ سەر خاکی ئیسرائیل و چیدی حیزب الله لە دوای کوشتنی حەسەن نەسڕڵڵاه و کوشتنی سەید صەفیەدین کە لە دوای حەسەن نەسڕڵڵاه بوو بە ڕاهبەری حیزب الله وەلێدان لە توانە لۆجستیەکانیان و دەرکردنی ئێران لە سووریا کە ئابانە بە بەردەوامی لە ڕێی خاکی سووریاوە هاوکاری و توانای لۆجستیان نەگەیان بە حیزب الله ئیتر لەمە دوام مەترسی نییە و هەڕەشە نییە لەسەر خاکی ئیسرائیل بەڵام ئەوەی کە دەرکەوتووە ئێستا نەک مەترسیە بەڵکو ئەو مەترسی کێسا دروستی کردو و توانای کێسایەتی زۆر زیاترێت لەو قۆناغی کە حەسەن نەسڕڵڵاه بووە چونکە ڕێژەیەکی زۆر ڕۆکێت و توانایکی بوشەکی بەرەو پێشچووتر توانایکی درۆنی بەرەو پێشچووتری هەیە هەموو ئەمە پرسیاری گەورەی لەسەر کابینەکەی بنیامین نەتانیاهو دروست کردووە ئەگەر بێت و لەم قۆناغەیە ڕێکەوتن بکرێ ینی ئەم بابەتە درێژ بکرێتەوانەیە و ئیسرائیل ناچار بکرێ پاشەکشە بکە ئەمە لە ئێمە ئینتیخابات لە بەردەمی ئیسرائیل لە مانگی ئۆکتۆبر و بە دڵنیایی ئەوانێ بنیامین نەتانیاهو دەرناچێتەوانێ ئەگەر بێت و لەم قۆناغەیە چونکە ئەمان بەڵێنیان ناوە بە کنێز و بەڵێنیان ناوە بەگەڵ ئیسرائیل کە ئێمە کۆتاییمان بە حیزب الله ناوە و بەرەو فراوان خوازی ڕێ لە کاتێکا بۆ شکستە لە دوای 3 ساڵ جەنگی یەک لە دوای بگەڕێتەوە سنوورەکەی خۆی ئەوێ بە فاکتەرێکی زۆر بەهێز بۆ بەرکەنارخستنی دەخولەکێکمانەوە لەسەر هورموزیش قسە بکەین ئەر لەسەر تای زەنگە و کە تازە ڕوویدا ئێمە گفتوگومان لەگەڵ جەنابەت کرد کە باس لەوە کرد هەرگیز هورموزیان بۆ کۆنتڕۆڵ ناکرێ ئێستا خۆناغی دوای ئەمە کە کۆنتڕۆڵ نەکرا لەو جەنگە دیارە چۆن بەڕێوە دەبرێ کاریگەری لەسەر ئاسایشی وزەی گیانی هورموز ئایا چۆن بەڕێوە دەبرێ بەدڵنیاییەوە بابەتی گەروی هورموز بابەتێکی زۆر ئاڵۆزە ینی تەنها وەکو سەیتەرەیەشی وەرگرتنی پارەیان یان گوزەرگایەک نابێت تەماشا بکرێ هورموز ڕۆڵێکی زۆر گەورە ئەبینێ ئێرانیەکان چەند پرۆژەیەکیانێ بۆ کۆنتڕۆڵکردنی هورموز ئەمە بیرمان نەچێت ئەو ئۆپراسیۆنێک کە هەفتەی پێشوو دۆناڵد ترامپ کردی کە لە لای ڕۆژهەڵات بۆ لە ناوچەی داخڵبوونی گەروی هورموز کاکاتە دوورگەی سیریک و ڕۆژ ئاوای داخڵبوونی کاکاتە دوورگەی قوشم بە بەردەوامی لێ ئەدران چکە دۆناڵد ترامپ بەم دەقێشەوە خوازیاریەوەی کە بتوانێت گەروەکە بکاتەوە بەڵام تا ڕادێکی زۆر توانین بڵین بێئومێد بووە لەکردنەوەی گەروەکە لەم قۆناغەیە و ئەم قسەیە مانای ئەوە نییە کە لە داهاتوە جەنگ ڕوونەداتەوە لەم قۆناغەیە ترامپ بێئومێد بووە لەکردنەوەی گەروەکە ئێرانیەکان وەک پێشتر باسمان کرد دوو بابەت هەیە بۆ ئیدارەدانی گەرو کە بێتە ژێر کۆنتڕۆڵ و حکومڕانی تۆ یەکێکیان پێوتێ ترانزیت فی وانەیە باجی تێپەڕبوون ئەمە بۆ ئێرانەکان دەست نادا هۆکاری دەستنەدانەکەشی ئەوەیە ئەمە زیاتر بۆ گەروی بۆسفۆر و بۆ نۆکەندی سوێز دەزەگات چونکە بەناوەڕاستی خاچی ئەم دەوڵەتەیە تێپەڕێ ئەم دی میسرە و ئەو دیویشی میسرە و بۆ بۆسفۆری ڕاستە بۆی ئەوانە توانن باجی تێپەڕبوون بسەپێنن چونکە بە ئاوێکی ڕاستە و خۆی نێوان وڵاتێکارڕە بەڵام لە ناحیە حقوقیەوانێ ناحیە قانونیەوانێ گەروی هورموز کۆمەڵێکی زۆر دەوڵەتی لەسەرە و لە باکووریەوە کە ئێرانە باشووریشی
وڵاتی عمانە بۆ ئێرانەکان ناتوانن ترانزیت فی بسەپێنن مەبەستیانە بابەتێکی کە هەیە پێوتە پایلۆت HF یعنی من تۆکو کە کەشتیە کە بەم ناوچەیەتی ئەپەڕی من خدمات و خزمەت گوزاریت پێشکەشەکەم کە بە ئەمن و بە سەلامەتی بڕۆی و ئاسایشت بۆ دابینەکەم و ڕێگرم لەوەی کە ئەگەر بێت و بابەتێکت بۆ دروست من بەرپرسیارەتی ئەوەم هەیە کە وەڵام بمەوە نێڵم ئەو دۆخەت بۆ دروست پێوتە پایلۆت HF یعنی پێشکەشکردنی خزمەت گوزاری تێپەڕین و لە بەرامبەر ئەمەیان نسبەیەک پارە وەرەگرم ئێرانەکان بەسییانە ئەم ڕژێمە قانونیە حقوقیە بسەپێنن بەسەر گەڕی هورمزە بەڵام بە تەنهانە مەبەستیانە لە چوارچەوەی پەیماننامەیەکە لەگەڵ وڵاتی عمانە پێکەوە عمانەکانیش نەرمیان نیشانداوە و تا ئێسش ئەو کەشتیانەی کە تێ ئەپەڕن دوو بابەتەیە زۆر گرنگە یەکەمیان لە چوارچەوەی ئەو پرۆتۆکۆلە ئاسایش و ئەمنیەتی ئەپەڕن کە ئێران دیاری کردووە لە گەروەکە یعنی ئێمە شتێ بابەتێگەیە بەشێک لەوەی کە بۆ بە بەردەوامی ئەمریکا لە دوورگەی سیریک و قیشمەدا هۆکارەکەی بۆەوە ئاگەڕێتوانێ ئێران ڕێڕەوی هاتن و ڕۆشتنی نزیک خسۆتەوە لە کەناراوەکانی خۆی لە کاتێکا ڕێڕەوی هاتن و ڕۆشتن وەک پێشتر باسمان کرد لە ناوەڕاستی جەنگەکەیە بەبینی تونبی گەورە و تونبی بچووک و ئەبوو موسای هاڕۆی ئێستا کە نزیکی کردەوە لە کەناراوەکانی خۆی بە باشووری سیرک و قیشمە لە ئەو نێوەندەیە ئەڕوە بۆ ئەوی بتوانێت بە تەواتی ئیشرافی هەبێ بەسەریە و ئەو دەوڵەتانەی کە ئەم پرۆتۆکۆل ئێرانی قبولەکەن بە ناڕاستە خۆکەونەژێر هەژمونیەتی ئەوە و ئەم پێگەیەکی گەورەیە داتێەوە هیچ دەوڵەتێک وەکو ڕابردوو ناتوانێت ئیتر بێ بە ئاسانی ئەم وڵاتە گەمارۆ بخاتە سەریان سیاسەتێکی دژبەری بەرامبەر بگرێتە بەر ئێران بەسێتی ئەم پرۆتۆکۆلی خۆی جێبەجەکە ئەمریکەکانیش ناڕازی نین لەوەی کە ئێرانەکان بە گەروی هەرموز بکرێتەوە بەڵام بۆ پرۆتۆکۆلی کە ئێران مەبەستێتی طبعا باسی وەرگرتنی پارە ناکەین بەڵام بەنسبەتی وەرگرتنی پارەکەەوە لە چوارچەوەی ئەوەیە کە پێوتە پایلۆت HF فەرقی چێگەر بەناوی بازەوە بیانەوە تربەر پارە وەرگرتنەکە نییە نا ئەمە خۆی فەرقەکەی بە نەتیجە تۆ شتێکت دەزەکەوێەوە هەژبوونێکی گەورەت ئااتێ لە چ لە ناو وڵاتایی ناوچەکە چاوێ بەڵام لەڕێی قانونی دەوڵەتیوانێ دەستی ئێرانی بەستۆ ناتوانێت بە بەکاربێنێ ئێمە بابەت ئەوەی ئەم بابەتی گەروەکانی ڕێخستووە لە دنیاە کۆنڤاسیۆنێکە پێوتێ کۆناویسیۆنی حقوقی دەریایی جنێڤ لە ساڵی 1992 دەرچووە باز لەواکە کە ئەم گەروانە بە شێوازێکی ڕەها مافی هەموو دەوڵەتانە بەکاری بێنن بەڵام بابەتێگەی لە ساڵ 1992 کە دەرچووە ئێرانیەکان لائحەیەشی ناڕزایەتی نامەیان تەقدیمی نەتەوەی گرتوەکان کرد ینی ئێران ئەندام نییە لەم کۆنڤانسیۆنی جنێڤەیە وێ ئەتوانی ئەم کارە بکات بەڵام نەک لە ژێر ناوی باجی تێپەڕبوون بەڵکو لە ژێر ناوی پێشکەشکردنی خزمەت گوزاری تێپەڕبوون لە بەشێکی زۆری وڵاتانیش ئەم بابەتە باشە سەبارەت بە بەرنامەی ئەتۆمی کە دانراوە بۆ قۆناغی دوای 6 ڕۆژ پێ دوای ئێران لەسەر بەرنامەی ئەتۆمێکی بە پوختی بێ بتوانێت ڕێک بکەوێ یاخود دۆناڵد ترامپ دەڵێ ئێستا شەڕەکەمە هەر بۆەوە بوو ئێران دەستی نەگا بە چەکی ئەتۆمی بەڵێنی ئەوە بدا وڵای ئەمە بیرم نیە بەشێکی زۆریم قسانەمان کاتی خۆی کردووە بەڵام هەر بۆ یەکجار وینیکەین ئێرانێکان پێشەوەم جەنگە ڕوو بە بوو سعیدی وەزیری دەرەوە کە ئەو نێوەنگیر بوو وەزیری دەرەوەی عومان چوو لە ئەمریکا گەشتێکی ئەمریکای کرد و لە ئەمریکا چەند چاوپێکەوتنێکی کرد وتی هەموو ئەوانەی کە ئەمریکا خوازیاری بووە بەدەستی هێناوە ئێرانەکان ئامادەن بەرنامەی ئەتۆمیان هەڵپەسێرن و ڕێژەی پیتاندنی یۆرانیەمیش بێن ئاستی سەفر ئەو یۆرانیۆمە پیتێنراوەشی کە هەیەە لە پرۆسەیەکا کە پێوتێ ڕقیقسازی یان پێوتێ خاوکردنەوەی یۆرانیۆم کە ڕێژەکەی 6 بێنی تۆ سەفر ئامادەن جێبەجێ بکەن لەژێر چاودێری ئاژانسی وزەی ئەتۆمی بەڵام جەنگ ڕوویدا و ئێستا قۆناغێکی کە هەیە بەڵام لە هەموو حاڵەتێکە پێشتری ژوتومە ئێران لەسەر دۆسی ئەتۆمی زۆر بە ئاسانی ئەتوانێت ڕێبکەوێت لە حاڵەتێکا نەگاتە هێڵی سوود هێڵی سووری ئێران بۆ دۆسی ئەتۆمی چیە بە تەواوەتی دەستبەرداری پیشەسازی ئەتۆمی بێت ئەمە بابەتێکە مەسلەی پیتاندنی یۆرانیۆم بە ڕێژەیەکی باڵا بابەتێکی چکە خودی ئەوەی کە ئێرانەکان ئەم یۆرانۆمیان تا ئێستا بە ڕێژەیەکی باڵا پیتاندووە و بەدەستی خۆیان هێشتویانە تۆ پێیان وایە کارتێکی گوشاری گەورەیە بەرامبەر ڕۆژاوە و نایەنەوێت لە خوار ئەم کارتەوە کە کارتی موشەکیە کارتی ناوچەیە ئەمانەی بێ دانوستان بکە بۆی ئامادەیە ئەخیر کارتی کە خۆی گەورەی کردووە تا ڕادێکی گەورە ڕادێکی زۆر و ئەمریکەکانی ژارمەتی دەربوون لە گەورەکردنی کارتی ئەتۆمیا ئەتوانێت دانوستانی دەسەر بکە لە ڕابردوو شاکردوێتی ڕێکەوتننامی ساڵی 2015 شاکردوێتی و وەک کۆبوونەوەکەی بوو سعیدیش لە سەفەرێکی ئەمریکا باسی کرد ئەو کاتەش ئامادە بۆ بیکە ئێستا دەتوانێت بیکە چکە گرنگ بوو ئەو پیشەسازیەکەیە پیشەسازیەکە ئەتوانێت بە شێوازێکی کە توانێت ئاەتێ لەسەر ئاستی نێودوڵەتی واگەر بێت و بابەتێک کە دروست بێت تۆ دووبارە توانێت بەم ڕێیا بڕۆیتەوە بەڵانی پێش دەنگیش ئامادە بنەوە بکەن پێش دەنگەکە وەڵێ وەزیری دەرەوەی عومان چاپێکەوتنیشی کاتماکەمەوە بەس سەبارەت بە شەڕ یعنی ئێستا ئەو بەمانەی کۆتایەتینی شەڕ نییە وەگەر ڕێک نەکەون ئەو 6 ڕۆژە ئەگەر هەیە ئایا شەڕێکی باش دووبارە دەبێتەوە
خۆ بۆ بەنسبەتی دووبارەبوونی شەڕەوانەی تەنها لە یەک لایەن نییە لە هەردوو لە دوولایەنێ ئەنجام ئەمە لە بابەتێکە بەڵام ئەمە گرفتێکمانێ پێوتێ جێگۆرچەی هێز لە جیهانە ئێستا ئەم بابەتە تەنها ئێران نییە تۆ بێ چینیش ببینی جەنگی ئۆکراینیا ڕوسیش ببینی ئەوروپاش ببینی ئەلۆ کاتەیە لە چارچێوەی ئەم پازڵە گەورەیە ئەگەر تەماشای یاریەکە وێنەکە بکەی تا ئێستا هیچ جێکی قرار نییە ئەو داهاتوی کە بۆ سیستمی نێودەوڵەتیە بدروزە بێ ئەو داهاتوی سیستەمێکی نوێ دوام جەنگە هەیە نەک دوام جەنگە دەمێکە دەسی پێ کردو خۆم قسەیە ئەمریکا تێیدا تاگزەم سەر نایە بەسە خۆی دەمێکی تاگزەم سەری کۆتایی پێ تۆ ئەمریکەکان خودی بزوتنەوەی ماگا کە بێ خوێنەوەی بۆ دۆناڵد ترامپ ئەمریکا گەورە بکەنەوە یەکەم ئەمریکایە فێرس ئەمریکان ومانە بۆ دەرەکەوێت کە تا ئەم قۆناغا ئەمریکا توانای قبولکردنی ئەوەی نییە کە سیستمی نێودەوڵەتی لە جیهانە بە خێرایی بەرەو گۆڕانکاری ئەڕوا وەچیدی لە مۆدووە ئەمریکا تاکە زلهێزی گیان نییە ئەم قسەیە بە مانای کۆتایی هاتنی ئەمریکانیە بە مانای ڕوخانی ئەمریکاژ نییە بە مانای ئەوەی دنیا بەرەو قۆناغی سیستەمێکی شەبەکەی ڕوا جێ ئەمریکاشی تیا بێ و جێ چین و ئۆکراینی رووسیاشی تیا بێ و جێ ئەوروپاش تێ بەڵام ئەمریکەکان تا ئەم قۆناغا بە دوو عامل دژایەتی ئەمایان کرد یەکەمیان پێیان وا بۆ ئەتوارێ ڕێ بگرێ لە زلهێزبوونی چین بۆ ئێستا قسەی گەورە کە لە ئەمریکا کرێیا ئەوەی کە بەوازحی بە سیاسەتی کابینەکەی دۆناڵد ترامپ بۆ دیارە ئەوەی ڕێگری بکات لە چین بەڵام سەرکەوتو نەبووە لە سەفەرەکەشا باسمان کرد هیچی وای دەست نەکەوت لەو سەفەرە تەنها ئەوە نەبێ بردیانە حەوشێ پشتە ئەو کۆمەڵە دارایان پیشانە پێیانوت ئەم دارانە تەمەنیان 250 ساڵ زیاترە دنیا بەرەو گۆڕانکاریشی دەو شکڵە ئەڕوا ئەمریکەکان پێیان وا بووە ئەتوانن مهندسی ئەو گۆڕانکاریە بکەن کە ڕوئەدا مهندسیەکان لە چەند بوارێکە کە بۆ یەکەمیان کۆنتترۆلکردنی ڕێڕەوە دەریاییەکان چکە جێژ سوپای ئەمریکا و سیاسەتی دەرەوەی ئەمریکا سیاسەتێکە لە ڕێگەی دەریاییەوە بنیانراوە یعنی ئەمریکا دەستی بە هەموو ناوچەیەکە لە کاتێکا خۆی بە سەدان میل دوورە لە دنیاوە هزاران میل دوورە لە دنیا بەڵام توانێت لە دوورترین خاڵی دنیا جەنگ بکە وەکەوەی کێسەی بینین لە گەڕوی هورمزەکرێەوە لە ئێران ناکرێت بۆیە چین بەرامبەر ئەمە هاتۆ چی کردووە بۆ ئەوەی کە تێپەڕبوونی چین بە دەریایە ئاکەوێتە ژێر نفوزی ئەمریکاوە ئەو باڵادەستی گەورەی کە ئەمریکا لە جیهانە هەیەی بەتایبەتی لەسەر دەریا و زەریاکان چین وسێتی تۆڕێکی گەورەی وشکانی بۆ گواستنەوەنی چین ئەوێ بە شێوازێکی زەمینی دەریاش بەکاربێنێ بە شێوازێکی زەمینی ببەسترێتەوە بە جیهانەوە ئەوەیە بەرامبەر ئەمە چەند کۆریدۆرێگەیە کە تی ئەپەڕێ ئەوروپا بە چینەوە بەسێتەوە ئاسیای مرکزی قەوقاز ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەسێتەوە یەکێک لە گەورەترین فاکتەرەکانی ئەم جەنگانە چەند ساڵە باسیریەوە ئەکرێت دروستبوونی ئەو کۆریدۆرە ئەمنیە ئەو کۆریدۆرە گەورانەیە کە ئەکرێت ڕووبە بۆیە ئیسرائیلەکان بە بەردەوامی باسی کۆریدۆری داودیانە کرد سەکە بێ ئەمەل بوون تا ڕادێکی زۆر لە کۆریدۆری داوت پێشتر باسی کۆریدۆری ئایمەچیانە کرد تورکیا دوو مۆدلی کۆریدۆری هەیە بەناوی کۆریدۆری گەشە کۆریدۆری حیجاز بەڵام پێگەی جیۆستراتیژی ئێران جۆرێکە بە ناوی کۆریدۆری داڵانی ناوەڕاز یان کۆریدۆری ناوەند جۆرێکە تا ئێستا نەکراوە پرابێز بخرێ بتوانی ئەوەی کە چکە ئەم ئەخیری ئەم سیاسەتی دۆناڵد ترامپ کە بەرامبەر ئێران گرتیا دەری لە پرۆسەی محاسەڕەی تارانە جەنگ بوو چکە نەیتوانی بوو کۆریدۆری ناوەڕاستی چینی کۆتایی پێ باشە دوخولێکمانەوە لەسەر دۆناڵد ترامپ بەرامبەر کورد و تاتنی تۆمباراکیش هەبوو بۆ ئێرە بازۆکە فشاری لە پارتیکیتی بێ و پێکەنانی حکوومەت چۆن دەیبینی وڵای کاچی ئێمە ڕابردوش خەڵکی گەر زۆر ئەم قسەی کردووە ئەڵێ بریش خۆی خۆڵ نەکا بەسەر خۆیان کەس خۆڵ ناکا بەسەری ئێمە ئەو سوکانەی ئێمە پێی هاتوین تا ئەمڕۆ سوکانێکی غەڵەت بۆ لە ڕابردووە ئێمە گەشتوینەتە ئەم قۆناغە و کەسیش دەستی نییە لەم قۆناغەیە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکیی زۆر شەریف و نەجیبە بە درێژایی لە دوای 2023ەوە هەموو حیزب عەرەبیەکان خۆیان تاقی کردوتەوە لەم هەرێمی کوردستانە هیچیان دەنگیان نێنە خەڵک بە بەردەوامی پشتیوانی ئەم حکومەتی خۆی کردووە خەڵک بەبێ ئەوەی ڕۆڵی هەبێسە ئەم قۆناغا ئێمە پەرلەمانمان هەیە داماخستو حکومەتمان هەیە دروست نابێت بابەتی مافی مرۆڤ و مافی چالاکی ڕۆژنامەنووسی و کۆمەڵی بابەتی کە گەشتۆتە ئەم قۆناغا بە شێوازێکی عەمەلی بووین بە دوو حکومەت طبیعی ینی واضحە ئێمە بە تونێلێکە ئەڕۆین ئەو سەری دەرناچێ و چێبڕکەیەگەی لە نێوانمانە بۆ ئەوەی زوو بگەینە ئەو سەری تونێلەکە نەتیجەی ئەمەم واضحە کە باش نابێت و خودی خۆی هاتنی تۆمبارک تۆمبارەکە توانین بنای بنەی مهندسی دەوڵەتی مرکزی لە لوبنان زۆر خوازیاری ئەوە بووە بکە ڕۆڵێکی گەورەی ژێڕاوە لە سووریایە کردوێتی
وتارەکانی دیارە بۆ عێراقیش کە هاتووە لە چارچوی ئەو پرۆژەیە پرۆژەی زەیدی و ینی مەترسی بۆ کورتێدا طبیعی خودی گەورەکردنی پرۆسی چەکەکان کە بە درێژای ئەم مودەتە باس کرا و ئێمە متارەمان لە دەمی دۆناڵد ترامپ وەرگرتەوە بەکارمان هێنا ئەوەیە کە کورد بە هەڕەشە نیشاندانە بەرامبەر ئێران و ئەم هەڕەشەیە فوی تێ بکرێ گەورە بکرێ لە پێناوچی لە پێناو ئەوەی کە ئەگەر ئەمریکا خواستی ئەوەی هەبوو حەشدی شعبی تێکەڵ بکاتەوە لەگەڵ جێشی عراقیە بڵێ خۆ ئێران بڵێ وابیر کاتەوە بڵێ خۆ بۆ منیش خراپ نییە لەم پرۆسەیە هەرێمی کوردستانیش کە بەردەوامی هێزە چەکدارەکانی مەترسی بوون بۆ سەر من لەم تێکەڵکردنەوەی من سوودمەند دەبینم یعنی پێدانی کارتێکە بە ئێران کە ئەم هەرێمی کوردستانە مەترسیە بۆ تۆ با لەم پرۆسی تێکەڵکردنەوەی جێیشەیە ئەمیش تای بەشدار بێ ینی هەم تۆ سوودەکەی ڕاستە مەترسیەکەت هەیە لەوەی کە هەشت هەڵەوەشێتەوەوانێ بەس خۆ 2000 ئەمانە دەرناکرێن ئەمانە چارچەوەی جێشی عراقی ئەتوان خۆیان ریفۆرم بکەنەوانێ ئەوە بکەنەوانێ بەڵام ئێران شتێکی دەزەکەی کە هەڵوەشانەوەی هەڵنەک هەبڵی هەڵوەشانەوە ئیدغامکردن تێکەڵکردنی هێزە سەربازیەکان هێزە سەربازیەکانی حکومەتی هەرێمی کوردستانە تەبێ ئێمە کارتێکی زۆر خراپە ئینشەڵڵا سەر ناکرێت سوپاس دەکەین بەڕێزکە کە توانە عومەر لێکۆڕە لە ئاسایشی نێودەوڵەتیمان کردی سوپاسیان بەدەبوون سپاس سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوەکارانم خواتان لەگەڵ